لە تەوەری دومی بەرنامەکەماندا بۆ پێی کە دەستپێکی ساڵی نوێی خوێندنە هەڵبەت دەگەر دەست بکرێت بە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستاندا هۆی بوونی ئەو بایکۆت و گردبوونەوەی مامۆستایان و سرف نەکردنی موچەکانیان بەڵام هەر گرنگە باسی بکەین کە لە دەستپێکی ساڵی نوێی خوێندا لە پرۆگرامەکانی خوێندا تا چەند گرنگە گرنگی بدرێت بە پاراستنی زمانی کوردی لە ناوەندەکانی خوێندندا. دەزانین زۆر جار پسپۆڕانی زمانی کوردی ئاماژە بەوە دەکەن کە بەشێکی زۆر لە قوتابخانەکان لە ناوەندەکانی خوێندن ئیتیمامێکی زۆر کەم دەدەن بە زمانی کوردی. زۆر جار ئەو قوتابیانەی بە تایبەتی قوتابخانە هەلێکان زمانە کوردەکان وەکو پێویست نییە زمانی ئینگلیزی یاخو زمانێکی دیکە زاڵ بۆ بەسەر زمانی دایکیان دەبزانین. ئەو ڕێگانە و شێوازانە کامانن کە وا بکرێت مامۆستایان و هەموو لایە کۆمەلگا کار لەسەر و بکات کە زمانی کوردی و زمانێکی پاراو لە نێو پرۆگرامی خوێندا هەبێت و زمانەکەمان بەرەو لە ناوچوو نەچێت. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هۆگر مەحموود مامۆستای زانکۆ. یەخوا بەخێر بێت کاک دکتۆر جان. بەخێر بێت کاک دکتۆر. ئەگەر زۆر جار ڤیدیۆیەکی کۆنی قەدیم سێر بکەین مەسەرەن کەسانێکی زۆر کۆن یعنی کە بە کوردی قسە ئەکەن لەگەڵ ئێستا هەستێکی جیاوازیەک هەیە ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە ئەو کوردیە پەتیە بۆ ئەم چەند ساڵی دوایی تۆزە کەس بووە؟ بەڵێ وەڵا پێشەرشت منەمەیە پیرۆزبایی ساڵی نوێی خوێنن لە سەرجەم خوێندکاران لە تەواوی قۆناغەکانە بکەم و چاوی یەک بێک ئەو مامۆستایانە ماچەکەم کە لە باخچەی ساوایانەوە بۆ بنەڕەتی و بۆ تەواوی قۆناغەکان کە بەم هەلومەرجە بەڵام ئەوان دڵسۆزانە پەیامی پەروەردەیی ڕاستەقینە کە بەداخەوە یەڵێم ئێستا من گومان لە زۆر شتەکەم ئەوان ئەو پەیامە پیرۆزە ئەگەێنن. سەبارەت بە پرسەکەی بەڕێستان وەڵاوی ڕاستی بێکا کە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە زمانمان وەلاناوە. زمانمان وەلاناوە من وای ئەبینم کە دوو لایەن هەیە. یەکێکیان یا ئەوەیە بەرنامەیەکی خەڵکی تر جێبەجێ ئەەکەین یا ئەوەیە لە نەزانیمانە. خۆ وەک عەرە بەڵێ هەر یەکێکیان بێ خۆی ئەوە بەڵایەکە بۆ خۆی هەژەندێکە بۆ خۆی. بەڵام کۆمەڵێک شت وای کردووە ئێمە پێش ڕاپەڕین هیوا و ئاواتمان هەبوو کە ڕۆژە بێتە پێشەوە خوێنی ئەو هەموو شەهیدانەمان خوێنی ئەو هەموو بە سووتماکردنی وڵاتەمان بەرهەمەکەی ئەوە بێ کە زمان و کەلتور و وێڵی کوردەواری خۆمان بپارێزین و ئازادانە پێڕەوی بکەین. بەڵام ئێستا هەلومەرجێ دروست بووەوە گوتم بەهۆی ئەوەی کە بیرکردنەوە لە زمان نییە لەبەرەوە هەر کەس بۆ خۆیەتی ئەوە لەلایەک لەلایەکی کەشەوە تۆ تا ئێستاش زۆر وڵاتی پێشکەوتو هەتا لە ئەوروپا ئەگەر سیرکەی ڕێگە بەوە نایرێ خەڵکی کە قوتابخانە بکاتەوانێک کە بە زمانی بێگانە مناڵیان بخرێتە بەرخوێنن. بەڵام لێرە تۆ بڕۆ حەزەکەی بە زمانی سەواحلی داوا بکە قوتابخانەیەکەکەمەوە ئەرێ دێنێ و کەسیش لە ماڵ نییە. من شەوانە لەم تەلەڤیزیۆنانەوە ڕەنگە لەوەی ئێوەشەوە بەڵام دڵنیانیم چکە من سەیرەکەم بەڕاستی ئەگەر چێوەش خەمێکی زۆر گەورەیە چکە تەلەڤیزیۆنەکانتان بەردەوام خەمە پرژێنە سەر دڵی بینەری کوردی بەدبەخت. شەوانە لە دەیان کەناڵەوە بانگەشە بۆ ئەوە کرێ فڵان قوتابخانە لە تەمەنی 3 ساڵیەوە بە زمانی ئینگلیزی مناڵ وەرەگرێ و تا دوا قۆناغەکانی و ئەمە هەلومەرجی خوێندنەکەی باش بە نرخێکی زۆریش بە نرخێکی زۆریش کەمە بۆتە کاسبی و زۆریش لەو قوتابخانانە خەڵکی دەستڕۆیشتووی لە پشتەوەیە هەروە گاڵتە نیە چکە پاری زۆریان دەزەکەوێت. ئێ بە دڵنیاییەوە ئەمە چۆن بڵێ دژە لەگەڵ زانستە چونکە زانست پێ دەڵێ مناڵ ئەگەر هەنگاوی یەکەم زمانی زگماکی خۆی کە ئێستا پێڵێن زمانی دایک بەڵام کورد باشتر ناویناوە کە پێڵێ زمانی زگما گەوش دووبارەکەمەوە زۆر جار وتومە چونکە مناڵ لەسکی دایکیا کە ئێستا پسە پسواتە جەنینی عەرەبی ئێستا پسە لە چەند مانگێکە زمانی نەتەوەکەی خۆی ئەناسێتەوە زمانی دایکی ئەناسێتەوە. بۆیە ئەو زمانی دایکە ئەگەر مناڵەکە گۆژ نەکرێ بە جوانی بەو زمانە
هەر هیچ نەبێ بازێک لە لێکۆڵان ئەڵێن تا 9 ساڵی هەنێک ئەڵێن تا 12 ساڵی ئەڵێ ئەو مناڵە زیرەکیشی وەک پێویست نابێ کەچی لای ئێمە بە پێچەوانەوە ئەڵێ تۆ هەر لە سەرەتاوە با بە چەند زمانێک ئەوە فێر ببێ ئەوە بۆ زیرەکی باشە کە بزانە زوان ئاڵێ ئەوە لایەنێک لایەنێکی کەش ئەو هەموو هاندانە بۆ زمانی بێگانە و بە تایبەتیش بۆ ئەنگلیزی و تورکی و ئێستاەوە بێبەڵا بین وڵاتەکە ئەڵێک وایە 1970 خوێندنگەمان بۆ برایانی عەرەبی چاوڕەشمان کردوتەوانێکە ئەوەش خۆی بەڵایەکی کترە من لەو بارەیەوە 2014 یا 16 و تاریکی درێژم نووسیوە ئێمە براین ڕاستە بەڵام ئێمە نیشتیمانێکمان هەیە و ئێمە کەمین و ئێمە ڕێژەی زیاد بوون و هاوسەرگیریمان کەمەوە گەنجی ئێمە بەردەوام لەبەر بێئیشی ئەڕوا لەبەرەوە ئەوە بۆ داهاتوی ئێمە بەڵایەکی ترە ئەو جا تۆ سیرکە ئەوانە دێن لێرە بە زمانی خۆیان قسەکەن یعنی من ئاگارم لە ڕێی کەسی ئەکادمیەوە کە ئەکادمیان هەیە لێرە جێی کراوەتەوانێ و پێگەی هێراوەتێ کە مامۆستا بێ لە زانکۆ و لە پەیمانگە و ئەمانە و تۆتی جیاوە زمانی قەرەجە من پێویستم پێ نییە زۆر بە باشی دەیزانم ئەو سوکایەتیە بەڵێ ئەو سوکایەتی بە تۆ ئەکا بەس کێ ئەو هەلی ڕەخسان بۆ ئەوان کە سوکایەتی بە زمانەکە بکەن ئەوە لایەک ئەوان کە ترسناکی ئەوە دوولۆنەیە ترسناکیکی زۆر دوولۆنەیە و من چاک دەرکی پێەکەم لەبەرەوەی زیادبوونی ئەوان زۆر جیاوازە و دوایی ئێمەش دەرەپەڕێنن لێرە لەلایەکی ترەوە زمانی ئینگلیزی من پێم وایە تۆ چەند زمان بزانی ئەوەنگە مرۆڤیت ئەمە شتێکی زۆر پیرۆزە زۆر ڕێزم هەیە بۆ ئەوانی کە جگە لە زمانی زمان کۆمەڵێک زمانەزانن بەڵام بە دیوەکەی ترە زمانی ئینگلیزی تۆ فێری ببە زۆر چاکە بەڵام مناڵە بنێریتە بەر خوێندن بۆ زمانە ئەمە ترسناکێکەیە چونکە ئەوە دوجار دایە بڕی لە کەلتوری خۆت لە وێڵی کوردانە لە ئاکاری کوردانە لە هەموو ئەو تایبەتمەندیانی هینەتەوەکەی تۆ دوایی وای لەیەکە ئەو کەسە سوکایەتی بە تۆ بە زمانەکە شوکا لە داهاتووە ئێستا دروست بووە لە شارەکانی کوردستانە کە دایک چۆن بڵی خەمی ئەوەیەتی ئەڵێ مناڵەکە بە کوردی قسم لەگەڵاکە جواب نایێتەوە ئەوە لایەنێک لایەنیش کە جۆرە دایکێک دروست بووە لەم 30 ساڵی دوایی یا بە تایبەتی لەم 20 ساڵی دوای کەوتنی ڕژێمە درڕندەکەی سەدام و بە دوایە هاتنی ئەم بەڕێزانی ئێستا کە ئەوە شەل و مەرجمانە لە سایانە ئەوە بە ئاشکرا لە ناو خەڵکا کە پێڵی مناڵەکە بۆ کوردی نازانێ ئەڵێ جاچ پێویستی بە کوردیە بە هەر نەیزانێ ئەمە حاجی قاری بەهشتی 150 ساڵ لەمەوە پێشەڵێ کەسێ زمانی بابی خۆی نەزانی محقق دایکی نقطە لەبەرەوە ئێمە زمانمان وەلاناوە بۆیە ئەگەر هەلومەرجێک نێتە پێشەوە وەستانێک بەم ڕەوتە نەکەین زمانی ئێمە لەبەر مەترسیەکی زۆر گەورایە من لە درێژایی ئەم 32 ساڵە ڕەنگە هەڵە نەبم کە بڵێم سەدان بەرنامەی تەلەڤیزیۆنی و وتار و بەرنامەی رادیۆ ئەمانە هاوارم کردووە کە بەم جۆرە مامەڵەکردن لەگەڵ زمانە زۆر ترسناکە ئێستاوە سەرەتاکانی دەرەکەوێ ئەمە سەرەتاکانێتی ئەگەر بەردەوام بێ بەم جۆرە تۆ سەیری 20 ساڵی تر بکە ئەوە لەلایەکی کە تۆ سەرنج بە ئێستا شارەکانی ئێمە ئەگەر بە شەقامەکانە بگەڕێ ئەو تابلۆیانە لە سەرەتاوە من لە یادمە ئەبوسەنا ئوتێلێکی هەبوو ئوتێل و خواردنگە و ئەمانە دوای ڕاپەڕین یەکسەر تابلۆکەی گۆڕی بە باوکی سەنا بەس دوایی زانی کورد سوابەت چییە و خەمی زمان و خەمی ئەو شتانی نییە گۆڕیەوە بە ئەبوسەنا ئێستا بڕۆ ئەوەنگە تابلۆی عەرەبی و ئینگلیزی و زمانی تر ئەبینی ئیتر وای لێ دوایی کەسێکی بێگانەکە بێ هەست نەکا کە ئەمە زمانێکی ترە و ئەمە نووسین و ڕێنووسێکی خۆی خەڵکەکەش و مشتریەکانش گرنگی بە زمان ئینگلیزیەکە ینی کە بینی ڕێستۆران تێ زمانی ئینگلیزی وازانەی دی شتێکی گەورەیە و لەبەر ئەوەی تۆ پەروەردەوەیە دوونەوە ئێستا بەرەو دوونەوەچین دوونەوە بەرەوا کردووە ئەوە پەروەردەیەوە ئاکا تۆ زمانی خۆتی خۆش بێ تۆ سەرنج بە لە پێش لەدایکبوونی باوکی من و تۆ ئەمانەشە پیاوی وەکو زێوەر هەبووە فاق بێکەس هەبووە پیرەمێردی بەهشتی هەبووە
ئەو کەڵەمێردەی کەوا هەوڵێکی یاوە کە ئێستا ئەڵێن گوایە زانکۆکان بەرەو چ زانکۆچێ بە هەر چ زانکۆکەی توانێت بەقی پیرەمێرد خزمەتی زمانی کوردی بکە ئەوانە هەوڵیان ناوە کە مناڵی کورد هەر لە زانستیەوە کە خۆی دایمەزرانوە بیگرێت تا تەواوی قوتابخانەکان ئەوانە کاکە مناڵیان پەروەردە ئەکرد بە خۆشەویستی نیشتیمان و بە زمان و کەلتوری خۆیان بەڵام ئێستا خۆبەڵایەکی زۆر گەورەتریشێ چکە من لە بواری پەروەردەشە کۆمەڵێک چەند ڕێکخراوێکێ زۆر جار بانگهێشت مەکەن و لەوێ بیرۆڕا گۆڕینەوە ئێمە ئێستا مامۆستاش وەک پێویست پەروەردە ناکەین ئێجا خۆ عەرەب ئەڵێ کەسێک کە شتێکی ون کردبێ ناتوانێت بیبەخشێت تۆ مامۆستاکە وا بەخێو نەکەی وا پەروەردەی نەکەی کەوا زمان و کەلتور و هەموو شتێکی خۆی خۆش بێ ئەوە لەلایەکەوە لایەکی تریشەوە ئەوە هەلومەرجی ژیانی مامۆستایە کاکە دڵ دەروونێکی ئارامەوە دێتە پۆل ئارامە بەدڵنیاییەوە بەڵام تۆ سیرکە من چوون بە دوای ئەوەی کەوا بزانم هەلومەرجی پەروەردە لە وڵاتی چەک و ژاپۆنیا کۆریای باشوور چۆنە تۆزانی لێوێ موچەی مامۆستا زۆر کەمتر نییە لە وەزیر تۆزانی لێ مامۆستا لە میترۆ و لە شوێنەکانە شوێنی تایبەتی هەیە خۆ ئەگەر نەشی بێ هێمایەک بەسەر سنگیەوەیەتی خەڵک لەبەری هەڵەسن ئێمە لێرە وامان کردو تا مامۆستا ئەو شکۆیی هەبێ تا مامۆستا نەچێت ڕاکا بە دوای ئەوەی سایقی تەکسی بێ و یا میۆ بفرۆشێ و یا ئەوە بەدڵنیایەوە بەرهەمەکەت ئەوە مامۆستایانی بەڕاستی جێی داخە جاران ئەگەر کەسێکی ڕۆشنبیرمان ببینایە کەسێک بوو کە قسەزان بوو کە بۆ نمونە خوێندەواری هەبوو بەڵام ئێستا کە وشەی ئینگلیزی بەکاربێنیان زمانی تر قسە بکەی تر ئەمە سەقافەتەکەی تۆیە تێکەڵی بە کوردیەکەی بەڵام بابەتێک هەیە پۆلێنکردنی گرفتەکانە ئێمە بزانین یعنی ئێمە ئەم گرفتانە هۆکاری چییە کە زمانی کوردی ئەوەی تر وەلانراوە و کامەی لە ئەستوی ئێمە بتوانین باشی بکەین بۆ منە دایک و باوکێک کە منداڵەکەی پەروەردەکە ئەتوانێت لایەن خۆیەوە گرنگی بە زمانی ئەم منداڵی بدات وەگوتم تۆ کێشەکە ئەمە تاکو و ساڵان بڕوات کێشەکە گرانتر بێت ئاڵۆسترە بێت بۆ چونکە وەگوتم دایکێکە خۆی پەروەردە نەکرابێت کە خۆی زمانی زگماکی خۆی بەباشی نەزانێ ئەتوانێ ئەو زمانە بابە مناڵەکەی خۆ من و تۆ گەر کوردی بزانین ئەمە شکۆی یەکەم بۆ دایکە بۆ نەنکە بۆ ئەو هەلومەرجەیە کە ئێمە خێزان هەبوو تۆزانی ئێستا خەریکە خێزان نامێنێ بە واتای وشە تۆزانی ئێستا ئەو مۆبایلە وای کردووە دایکەکە ئایپاتی ژاتە دەست مناڵەکەی بۆ ئەوەی نەگری خۆشی لەولاوە سەرقاڵی ئەوەیە ئێستا چۆن زمان ئەزانی چۆن تۆ لەوانەیە من ئێستا وشەیەک لە تۆ فێرم تۆ لەوانەیە وشەیەک لە منەوە فێربی چەندان وشە لە دایک و نەنک و باوک و ئەمانە خێزان لەسەر خوانێک ئامادە ئەبوو لە ژەمەکانە ئێستا ئایا ئەوە هەیە ئایا ئەو هەموو شوێنی نێرگە لە کێشان و شوێنی ئەمە کراوەتەوە ئایا تۆ ئەبینی ئێستا ئافرەتانیشمان ئەچنە ئەو شوێنانە سەعات 11 و 12 گەڕێنەوە ماڵەوە ئەمە لە کوێ دانیشێ دوایەوە کە لێوێ دانیشێ لەگەڵ چۆم هاوشانی خۆیان دانیشێ هاوشانی خۆشی زمانەکەی پێ نییە چۆنم زمانە فێبێ ئەوە لەلایەکی کەش ئەو نووسراوانی کۆن سەبۆ نمونە ژانی گەلی برای مەحمەد بخوێنەرەوە چێژی لێبینی تۆ نووسراوەکانی هەژاری بەهەشتی بخوێنەرەوە چێژی لێبینی پیرەمێرد بخوێنەرەوە چێژی لێبینی بەڵام ئێستا تۆ هەیە خۆی ناوە وەرجێر کتێبێکی ئەوەمە لە زمانێکی بێگانەوە بۆ وەرە جێڕەکەی خوێن تۆ تی ناگەی چکە خۆی ئەبێ هەنگاوی یەکەم زمانی زگماکی خۆی پێبێ و ئەبێ ئاگای لە کەلتوری خۆی بێ ئەبێ زمانی دووەم کە بۆی وەرە جێڕێ یا لێوەی وەرە جێڕێ ئەبێ کەلتوری ئەو زمانی ئەو بزانێ بەباشی هەرێکی چانی نەزانی بەڵایەک دروست دەبێ ئەو دەخا ناتوانێ وەرجێڕێ دەبەڵام ئێستا ڕێی پێ ئەیرێ و هەر کتێبە خراوەتە بازارەوە و کەی خوێنیتەوە زۆر جارتی ناگەی خۆی ماوەسا دکتۆر زۆر جار شتەکان لە سەروون بوون من لە وەزارەتەوە بێت مەسەلەن بڕیارێک دەرکا کە قوتابخانەکان مەسەلەن ناوەندەکانی خوێندن قوتابخانەی کە هەلین ئەو بڕیارە پێوی پابند بن یانی نێڵێت مەسەلەن زمانی کوردی بۆ شێوازە بێت یان لە زانکۆ بە هەمان شێوە ئێمە لە زانکۆ کوردۆلۆژیمان هەبوو
دەرسێک بوو لە قۆناغیەکەمان خوێن بڕۆکە زۆر قوتابی و مامۆستاکەش زۆر بە احتیمام وەسیری ناکرد ینی هەر سعیمانتیان ناک بەڕاستی پێ بوو لە بەرەوەی کە ئەمە شتێکی ئەوەمان نەزانی کە لە کاتێکدا زۆر شتی باشی تیا بوو هەم لە مێژووە هەم لە زمانەوانیا بۆ قوتابی کە دەچێتە زانکۆ. وەگوتم تۆ هەنگاوی یەکەم پەروەردەکردنە ئامادەکردنی مامۆستایە بە شانیازیەوە ئێڵم ئەو وانەیە کە تۆ وتی کوردۆلۆژی ئەوە من هێنامە بواری ئەوەی کە لە زانکۆکانە دوای ڕاپەڕین کوردۆلۆژی پێبووترێ و ئەو نامیرکەیی کە دوو بەڕێزدایان نابوو بە ناوی زمان و ئەدەبی کوردیەوە وەلام نا پیان وتم کێشەمان بۆ دروستەکەی وتم من وانە بێن نایڵێمەوە چکە منەمێ ئەم خوێنکارە بە تایبەت ئەوەی کە کۆلیجەکانی پسپۆڕی زمان و ئەدەبی کوردینین ئەمێ بزانین مێژووی کورد کەمێک مێژووی زمانی کوردی جوگرافیای کورد ئابووری کورد تێمەگەی کۆمەڵێک لەم شتانە بەرنامەکە بەو نوعا منەموتەوە هەر بۆ زانیاری جەنابەت من 1-2 ساڵ بە پزیشکیش ئەو کاتە کە ئەو کاتە برسێتی بوو بەڵام بەدڵنیاییەوە ئەڵێم خوێنکار بوو مامۆستاش مامۆستا بوو ئێستا هەزارەها دکتۆرامان دروست کردووە کە خۆی ناخوێنێتەوە ئێستا پێم وایە نزیک بووینەتەوە لە چ زانکۆ لە کوردستانە جاران زانکۆی سلێمانی هەبوو دوژمنانی کورد لێ ترسان لەبەرەوەیشی لە دەوڵەتەکانی هەرێمی 8 جار داوای لە وەزارەتی دەرەوەی عێراقی ڕۆژگاری سەدام کردووە کە ئەو زانکۆیە بگوێزنەوە خراپە لەو شاراوێ بۆ بەڵام ئێستا بەرەو چل زانکۆچین کێ ترسی هەیەەوە لەبەرەوەی ئێستا جیایە ئێمە ئێستا کار لەسەر ژمارەکەین هەر بۆ زانیاری بەڕێستان ئەو ساڵی یەکەمەی کە من کوردۆلۆژی متەوە لە پزیشکی 120 خوێنکار بوون ئەگەر هەڵە نەبوو ئەوانیش دیسانەوە ئەیانویست زۆر بە هینوەری نەگرنەوە بە جۆری ئەوەی ئەوە پیاڵەن کۆلێجی پزیشکی و تۆژە زانی لە کەلتوری ئەمە تا ئەندازە و پزیشکی وەستابێەوەکانی تر بە سوگەزانن کە ئەمە بە پێچەوانەوەی من بە پیاوی گەورەی ئەم نەتەوەی وتووە هەر وڵاتێک خوێننی خوێندنە مرۆیەکان بە سووک بزانێ ئەو وڵاتە پێ ناگا چکە ئەوە خوێندنە مرۆیەکانەکە ئاوەزی مرۆڤەکەنەوە من ئەگەر سەر بە خۆم من ئەگەر خۆم بەڕێوە بەرم ئەوە ئەتوانم باشترین پزیشک بەپارە بێنم باشترین ئەندازیار بەپارە بێنم ئێستاشە بینین ینی دەرچووی ئەو بەشانە زۆر بۆ لە کاتێکان بە بەشانەی تر زۆر وەلانراوە بە تایبەتی کێسە سەروبەندی وەرگرتنە لە زانکۆکان لەبەرەوەی ئێستا کار لەسەر ژمارەکەین زانکۆ ئەبێ بە پێی پێویستی وڵاتەکەی بازاری وڵاتەکەی ئەو پسپۆریانە وەربگرێ بۆ هەمووی بەڵام ئێمە ئێستا بەڕێزێکە بوو مامۆسایەکی زانکۆ کاتی خۆی ئەو بە سوحبەت ئەیوت بەڵام وەک ڕووسەکە ئەڵێ بەدبەختە ئەوەی کە نیوەی سوحبەت بەڕاست نەزانێت چونکە ئەو ئەیوت ئەی کاکە سوحبەتی لەگەڵ من ناکردی سەری خۆ مێشێنە چاوی خۆی شوێر مەکە حکومەتی هەرێم ئێوێ گەنج سەرقاڵکا بۆ 4 ساڵ ئێستا ئەوەل ومەرجی هاتوۆتە دی لەوە ئەچێ وابێ چونکە ئێستا زانکۆ هەیە مامۆساکەی ڕشدە واتە جددیە ڕێژەی دەرچوونی کەمە بانیان کردووە ئەبێوانە بێ ئەبێت ڕێژەی دەرچوون فول بێ چکە ئێمە زەرمانە ئەمە لەکوێی دنیایشتی وا هەیە یەکەواتە تۆ پێی ناگەیەنی کە پێن نەگەیان دوایی تۆ وەرەقەیەکی تێکە ئەمە هەچ ئاستێکی بڕوانامەکەیەتی ئەیکەی بە بەڵا بەسەر نەتەوەکەتەوە چونکە ئەگەر تۆ سبینێ لەبار تابوو بۆ ئیشێک بەڵام ئەم پێڵێ من شەهادەم هەیە عقلی ئێمەش بۆ نوعای خوێنێتەوە بێمەوە سەر ئەو کوردۆلۆژی کە بەڕێزە باسی کرد ئەو کاتەش خوێنکار هەنوویست لە چاو وانەکانی خۆیانە گرنگی پێنێن پێم وتن بەدەق ئەمەم پێوتن وتم سیرکە ئێوە خوێنکارن من مامۆستام من ئەم سپۆڕی خۆم بە پیرە زانم وە کاتی خۆشی لە ڕۆژگاری بەعسا ئەم فەزلی ئەمە ماوە بەسەر اختصاساتی ترە لەبەرەوە خوێنکارێک لە پێش منە دانەنیشێ بە بێدەنگ بە ئەدەبەوە تا من ئەچمە دەرەوە بۆ ئەموانەی کوردۆلۆژیە من بەوانەی کوردۆلۆژی ئیخم
بڕوابکە وەکو نییە ماستی میویان دیاتە بوو جاری وا بوو کاگەڕامەوە بۆ شوێنی خۆم بە جارێ دە 15 خوێن کار دوامە کەوتنە هەر یەکەی پرسیاری شرت یەکێ لەباری ئەدەبەوە یەکێ لەباری مێژووەوە ئاوایە بەڵام دواتر کرا بە بابەتی کاسبی کابرا ئەی باشە مادام جوگرافی تایەکەواتە منیش دەتوانم بێڵێمەوە مادام مێژووی تایەکەواتە کاتێکم زانی کابرای مێژوو ئەچوو بەس ئەوەی کە سەرەتاکانی مێژووە باسی کرد ناچێ بگەڕە بە دوای شتیترا کوردۆلۆجەکەش بوو بۆی کە جەنابەڵی ئێمە احتیمامان پێ نایە مامۆساکەش هیچ گرنگیشی پێ نایە بەڵێ بەڵام من بۆیە وام نەکرد کەوا بێ من وام کرد کە خزمەتی نەتەوەکە بکەم بەڵام بەداخەوەی ترەوە ئاکامەکە بوون و ئاگەڕایەوە ماوەستا شتێکی زۆر گرنگ ئەمە باسمان کرد لەم فەزایی دەرەوەدا لە قوتابخانەکاندا لە ئەوەیە گومانی تێدا نییە ئەوانەی کە تۆزە لە ڕووی مادیەوە زۆر باشن هەمیشە بەردام هەوڵیەوە دەدەن کە منداڵەکان لە قوتابخانێکی هەلی زۆر باش کە دواتر بە دووسێ زمان بێتە دەرەوە فێر بێ بەڵام تا چەند گرنگیشە کە ئەم قوتابێت چەند کاتژمێرێک لە ماڵەوە خێزانەکە دایک و باوک ئاگاداری بن زیاتر لەگەڵی هەوڵ بن کە زمانە کوردیە پەتیەکەی هەل لەگەڵا بەردەوام وە زۆر بە باشی ئەویان بینەچێتەوە ڕۆڵی خێزانیش لەم نێوەندەدا چییە بێت؟ من وەکوتم خوێندنگەی یەکەم دایکە خۆی بۆچی ئێمە پێڵین زمانی زگما کە زۆر گرنگتریشە لە زمانی دایک بەڵام بۆچی ئەوەترێ زمانی دیارە من ئەمێ دووباری بکەمەوە زمانی زگماگەکە پێش لە دایک بوونیشە پێش لە دایک بوون یعنی ئەو مناڵە لەسکی دایکاتی نازان 5 مانگە 6 مانگە شتێکی وایەوە زانست دەڵێ وەگوتم ئەو زمانی نەتەوەی خۆی ئەناسێتەوە ئەمە هەمووی لێکۆڵینی لەبارەوە کراوە چونکە شەپۆلەکان کە دەرەچێکە بە هین ئەی پێون ئەزانن کە ئەوە گۆڕانی ڕوویە مادام مناڵەکە هەستەکە شتێک ڕوویە چۆن لە کاتێکە قیژەقیژە لە دەوروبەری شتێک ڕوویە ئەوە بینەوە سەر ئەوە دایکە کە خۆی بەڵێ ئەگەر خێزان بێت ئەگەر ئەم دایکە ئەو دایکە بێت دانی شێوە دیار مناڵەکانەوە ئەگەر سەرقاڵی مۆبایلەکەی نەبێ شتێکیش باتە دەست ئەو بۆ ئەوەی سەرقاڵ بێ دوجارە و زمانەکە فێر نابێ بەڵێ وەگوتم خوانی جاران کۆ ئەبووینەوە لەسەر خوان لە نەنک و باپیرەوە تا دایک و تا خوشک و براو ئەمانە ئێستا وانە ئێستا وەکو ئۆتێلێکی لێ هاتووار کە ساتەوە شتێکە خواوە یا لەوانەیە لە دەرەوە یاخو لەوانەیە داوا بکە بە دیلیڤەریشتی بۆیە و لەبەرەوە کۆ نابیتەوە لەبەرەوە زمان بەم جۆرەوە گوتم کاولە بێ ئێستا ئێمە لەو هەلومەرجای زمان کاول بووە ئەی وڵاتان ئایا هەمووی وایە ئەوێ نەخێر ئەوێ لەبەرەوەی پەروەردەی دروستیان هەیە ئەم پەروەردە دروستە کاتژمێرەکانی مانەوەی قوتابی و خوێنکار لە قوتابخانەکە زۆرە وەگلای ئێمە نییە ئێمە تۆزانی جاری وا هەیە 2 ساعت لە قوتابخانەکە ئابێ لەو 2 ساعتەشە بەس پێم بڵێ ئەوە هەلومەرجی مامۆستاکەیە ئەوە هەلومەرجی لایەنی دەرونیەتی خۆی ئامادەش نەکراوە وەک پێویستکە مامۆستاوێ باش نییە دوجار کەواتە ئەو مناڵە لە خوێندنگەکەش فێر نابێ لەبەرەوە ئەم هەلومەرجە هەیە لایەنێکی تر تۆ کە پەروەردە تۆکمە نەبوو پیرۆزی لە خۆتان نابینی ئێمە ئێستا پیرۆزی و شکۆ لە زمانی بێگانە ئابینی لە زمانی ئینگلیزی ئەوە گوتم دایکەکەڵێ چ پێویستێکی بە کوردیە ئێستا لەو دایکانە دروست بوون کە مناڵەکەی کوردی نازانێ شانازیشی ئەوە بەڵایەکی زۆر گەورەیە من بۆچی بەڕقی باسی ئەو بەیتەی بەهشتی حاجی قارم کرد چکە ئەو کاتەش ئەو دەرکی بەوە کردووە بەڵام ئەو کاتە تۆ حکوومەتی هەرێ من نەبووە تۆ داگیرکراوی عوسمانیەکان بووی لەبەرەوە ئەو کاتە جیاواز بووە چۆن ئێستا ئێمە ئەگەر سرنج بین ئێستا من لە زانیاریەوە ئێڵێم لە خۆمەوە نەیڵێم لەوانەیە لە وڵاتی کە عێراقی پێڵێن کورد بەلایەنی کەمەوە 10 ملیۆن زیاتر بێت بەڵام بەرەبەرە تعریبە بێت هەرگیز من ئەوم نەزانیوە ئەزانم لە ڕەمادی من دوورخراوە بووم لێ ئەزانم 3 خێڵمان هەیە کە ئەمانە کوردن باسڵ ئەزانم تاکو عەلی شەرقی و عەلی غەربی و تا خودی ناو بەسرە لە ئەکادیمیەکی عەرەب گوێبیست بووم کاڵێ 400,000 کورد تا کاتی سەدام لە بەسرا بووە بەڵام پێم بڵێ کوردیان زانیواڵم نە لەم دواییانە بەڕێوەبەرێکی گشتی من باسی وام کرد
دادەیەکە دادەیەکی بە ئاگا ئەو ئەچێ بۆ شارەکانی تری عێراق ئەڵێ لە ناسریە سمینارێکم هەبوو ئەڵێ کەستاوتی ئێمە لێرە خێڵی ناوەکەم بیر نییە وتی ئێمە کوردین باسە بەڵام تۆ کە زمانە لە دەستدا فتر ئەڕوا خۆ ئێمە ئێستا لە ئەردن زۆرمان هەیە لە سعودیە هەمانە بەڵام تۆ کە هەتا هەیە هەرگیز من ئەوم نازانی کە تۆ لە سۆماڵ کوردە هەیە لە سۆدان کوردە هەیە تۆ وازانی تۆ وەزانی لە سۆدان کوردەوان من نەمەزانی ناوەکە لە چێوە هاتووە ئەوە کاتی ڕۆژگاری سەلاحەدینە کە کوردی شاری وانیان بردویانە بۆ شەڕەکانی خاچپەرستان بەڵام دوایی زۆر بوون ئەمانە لێ نیشتەجی کردوون و ئاوا لەبەرەوە ئەبینی لایە لە ئازربایجان لایە لە ئەوەی کە پێڵن دەوروبەری ئەرمینیا و ئەمانە کوردی ئێمە لێەوە براون بۆ ئەو شەڕانی خاچپەرستان بەڵام دوجار بووین بە ئاردی ناو دڕک ئێستا وڵاتانە بۆ بەهی خەڵکی تر دەستەکانە خۆش بێ ئێمە کاتمان نەما سپاس بۆ کاتێک بێ ئێمە بەخشی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هۆگن مەحموود مامۆستای زانکۆ خۆ بەخێر بێ سپاس هەر بژی